پێنجەمین فستیڤاڵی هەنار بۆ بەرهەمە ناوخۆیەکان لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەچوو. جیا لە ساڵانی ڕابردوو دۆخی کوردانی سووریا کاریگەری لەسەر فستیڤاڵەکە هەبوو، بەشێک لە چالاکیەکانی لێدا بڕێنران و لەگەڵەوەشدا چالاکی تایبەت بەو پرسە ئەنجامدران. ئەو پەیامە گێنم کە ئەمڕۆ تووشی ڕۆژاوا بووە، ئەو داگیرکاریێک ئەمڕۆ تووشی ڕۆژاوا بووە، ئەویش بە کێشانی وێنەی محەممەدی بریندارە بێبەرامبەر بۆ هەر کەسێک کە ئێوێ و ئێمە لەبەر ئەو بارودۆخی کە بەسەر ڕۆژ ئاوا هاتووە کۆمەڵێکی زۆر چالاکیمان هەبوو لامان برد لە کۆنسێر لە نمایشی جلوبەرگ لە کۆمەڵی کاروباری تەرفیهی ئەمە جۆکو بڵێن بوونی هاوسۆزیەک یان دڵمان کە لەوێ لە لای ڕۆژ ئاوایە. جوتیاران بەرهەمەکانی خۆیان بە شێوەی جیاجیا ڕازاندەبوویەوە. بەرهەمی هەنار بە جۆرە جیاوازەکانیەوە پانتاییەکی فراوانی فستیڤاڵەکەی داگیر کردبوو. ئێمەش بە هەناری سەرکەنەوە بەشداریمان کردووە، هەنارێکی مێخۆش و ئاودارە، توێکڵەکەی ناسکەوە نیە بڵێ ئەستورە و هەنارەکەی گەورە و جوانەوە دنکی پڕە. هەر 35,000 تەن لە هەڵەبجەدا بەرهەم هاتووە، ئێمە توانیمانە زیاتر لە 1000 تەن بەس هەڵبگرین لە ساردخانەدا، زیاتر لە 1300 تەنیش بنێرین بۆ شارەکان. ئێمە 20 جۆر گەرمەشامیمانەیە، ئەو 20 جۆر گەرمەشامیە کە هێناومانە ئەتوانم بڵێم 18 جۆری لە جیهانە زۆر دەگمەنە. ئەم جۆرەی کە خسومانەتە بازار لە ئەمریکاوە هێناومانە. ژنان بەشدارێکی کارای فستیڤاڵەکە بوون. بەکاری دەستی و خواردن و خواردنەوە جیاوازەکان فستیڤاڵەکەیان ڕازاندەبوویەوە. ئەکسسواراتیش ئەکڕم، هەناری جوانیش ئەکڕم، هەموو شتێک. هەناری هاوار بەڵێ زۆر خۆشن. هەناری جوان گەورە مزر زۆر تایبەتمەندێکی جیاوازی هەیە. بەڵێ زۆربەی زۆری کارەکانمان کاری دەستی خانمانە، چکە ئێمە خۆمان گروپێکی دەستڕەنگینی خانمانین، گروپی خەیاڵی خانمان. ئیشەکانمان ئیشی چنینە لەسەر جلوبەرگی خانمان، سەر و کڵاو و جلوبەرگی کوردەواری بە هەموو شێوە و ئەکسسواراتەکانیەوە. پێشەنگاکە ساڵانە لەگەڵ ئەوەی سەدان هاوڵاتی لە خۆی کۆ دەکاتەوە، بازاڕێکی گەرمیشی بۆ جوتیاران دروست کردووە. لەم ساڵیشدا بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.